292 نەخۆش چاک بوویتەوە تا ئێستاکە 6 حالەتی وەفاتمان هەبووە ئێستا 296 نەخۆش لە ناو نەخۆشخانەکانن چارەسەر وەردەگرن. ئەمانە تەندروستیان چۆنە؟ بەڕاستی ئێستاکە چەند حالەتێکی نازێگیرمان هەیە لە نەخۆشخانەی ڕزگاری کەوا نهۆمی یەکەمان کردی تا چاودێری چڕ ئەلەوێ ئێستاکە 6 نەخۆشی لەژێر چاودێری چڕدان چاریان لەژێر ئامێری هەناسەی دەستکردایە و لە نەخۆشخانەی ئیماراتیش 2 نەخۆشمان هەیە باری تەندروستیان نازێگیرە. ئەوکانی تر هەندێک نەخۆش هەن ئەوانەی کەوا نیشانەی کۆکە و تەنگە نەفەسی و ئەوانیان هەیە بەشێکیشیان بەبێ نیشانن. بە تەنسیق لەگەڵ زانکۆی سەلاحەدین بڕیاردرا بەشە ناوخۆیی بەکاربێتن ئەو بەشە ناخۆیانە بۆ ئەو نەخۆشانەی ئەگەر هەڵگەری ڤایرۆسەکەن و نیشانیان نییە یان نیشانەکەیان بە شێوەیەکی سوک هەیە ئەو نەخۆشانە لەوێدا بمدرێن. ئێستا لە ئامادەکاریە تا ئێستاکە نەخۆش نەچیتە ئەوێ بەس لە ڕۆژانی داهاتوو ئەگەر هاتو ژمارەکان زیاد بکە ئەوە ناچار دەبین ئەو بەشە ناخۆیانە بەکاربێنین.